سەنتەری پەرەپێدانی دیموکراسی و مافی مرۆڤ حوتەمین راپۆرتی ساڵانەی دەربارەی پێشێلکارەکانی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان بۆ ساڵی 2014 خستە ڕوو. بەپێی راپۆرتەکە لە ساڵی 2014 991 حاڵەتی پێشێلکاری جۆراوجۆر لە هەرێمی کوردستان تۆمار کراون. 309 حاڵەتیان کەم تەرخەمی لە جێبەجێکردنی ڕێوشوێنە یاساییەکان و بڕیارەکانی دادوەرانی لێکۆڵینەوە لەلایەن بەرپرسانی لێکۆڵینەوەی پۆلیس و ئاسایشەوە ئەنجام دراون و 73 حاڵەتیان مانەوەی تۆمەتباران بۆ لە گردوخانەکاندا بۆ ماوەیەکی زۆر و بەڕاگیراوی لە قۆناغی لێکۆڵینەوەدا. 295 حاڵەتی دیکەشیان تایبەت بۆ بە ئەنجامدانی توندوتیژی و ئەشکەنجەدانی تۆمەتباران و ڕاگررتنی نایاسایی و پێشێلکردنی مافی تۆمەتباران. 18 حاڵەتەکەی دیکەشیان بریتی بۆ لە پێشێلکردنی یاسا و کەمی شارەزایی لە هەندێک لە دادوەرانی لێکۆڵینەوە. لە خلالی ساڵی 2014 توانراوە 991 حاڵەتی پێشێلکاری و سەرپێچی یاسا تۆمار بکرێت. ئەوەی جێ سەرنج و تێڕامانی ئێمە دوای چەندەها ساڵ لە ئامادەکردن و بڵاوکردنەوەی راپۆرت دوای تۆمارکردنی هەزاران حاڵەت و گەیاندنی بەدەستگا بەرپرسەکان بە دەسەڵاتەکانی هەرێم هەتاوەکو ئێستا هیچ کاردانەوەیەکی جددی هیچ هەڵوێستێکی جددی نیە لە ئاسە و پێشێلکاریانە و هیچ کارێکی جددی نابین بۆ کەمکردنەوەی پێشێلکاریانە. بەشی زۆری ئەو پێشێلکاریانەی کە لە راپۆرتەکەدا ئاماژەیان پێکراوە لەلایەن پۆلیس و دادگاکانەوە ئەنجام دراون. بۆ نمونە کوژرانی نەقیبێکی ئاسایش کە لە ساڵی 2010دا ڕوویداوە، بەڵام لە ساڵی 2014 لە بەڕێوەبەرەتی ئاسایشی هەولێر ڕەوانەی نووسنگەی لێکۆڵینەوە لە تاوانەکانی کوشتن لە هەولێر کراوە کە بۆ ماوەی 4 ساڵ پەراوەکە لە ئاسایشی هەولێر ماوەتەوە. دوای تێپەڕبوونی نزیکەی 1000 ڕۆژ بەسەر ڕووداوەکە تۆمەتبارەکە دەستگیر نەکراوە. پەرلەمانەکرێت ڕۆڵێکی ئەکتیڤی هەبێ بە تایبەتی لە چاکسازیکردن لە یاساکانە و دەسەڵاتی دادوەری یەکێکە لەو دەسەڵاتانی کە ئەرچی گەورەیەکەوێتە ئەستۆ ئەگەر بێت و بەسەر دەسەڵاتی دادوەری بە شێوەیەکی یەکسان تەماشای هاوڵاتی بکە جیاوازی نەکات لە نێوان هاوڵاتەکانە و بتوانێت مافی هەمیان دەستە بەرکا. پێم وایە ڕۆژی مافی مرۆڤ ئەچێتە ئاستێکی زۆر باشەوە. بە وتەی بەڕێوەبەری سەنتەری پەرەپێدانی دیموکراسی و مافی مرۆڤ تا ئێستا نە پەرلەمان و نە ئەنجومەنی دادوەری هەرێم هەوڵیان بۆ کەمکردنەوەی پێشێلکارەکانی مافی مرۆڤ نەداوە. شاکار نووری NRT سلێمانی.